دوو ڕۆژە لەسەر یەک کەرکووک بۆی نایە و بەهۆی چەند ڕووداوێکەوە ژمارەی خەڵک بوونەتە قوربانی لەلایەکی تریشەوە بڕیار دەرچووە کە ئۆتۆمبیل و ماتۆڕە بێسەرەتاکان ئیتر بۆیان نەبێ بچنە ناو بازاڕی هەڵەبجامان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان دەبێت. ئەبێ دوعایەوە بکەین خوا ئەم بەڵا یەک لە دوای یەکانەی لە دوێنێەوە سەری کردوتە سەر کەرکووک هەڵی بگرێت و هاوڵاتیانی شارەکە سەلامەت لێی دەربچن. دوێنێ بار هەڵگرێک کەتنێکی نایەوە ئەو سەری دیار نەبوو 30 ئۆتۆمبیلی وێران کرد و 8 کەسیش گیانیان لەدەستدا. ئێشتا خەمەکە 24 کاتژمێری بەسەردا تێنەپەڕی ئەم ئێوارەش بینایەکی تەواو نەکراو لاگەڕێکی وەحدەی کەرکووک ڕووخاو لە ئەنجامدا گیان لەدەستدان و برینداربوونی لێکەوتوێتەوە. شاید حاڵێکی ئەو ڕووداوەیەم ئێوارە بۆ 964 قسەی کرد و وتی کە گەیشتۆتە ئەوێ بیناکە زرمەیەکی گەورەی لێهاتووە و ڕووخاوە وتیشی 8 کەس کەوتونەتە ژێر بیناکەوە هەوڵماندا ڕزگاریان بکەین بەڵام یەکێکیان سەری کەوتووە ژێر سەبەیەکی گەورە و گیانی لەدەستا. ئەمڕۆ لە هەڵەبجە ڕێگە نەدرا ماتۆرسکیل و ئۆتۆمبیلی بێسەرەتا بچنە ناو سنتەری هەڵەبجە کە ناو بازاڕی شارەکە دەکات و هاتوچۆ و هێزە ئەمنیەکان پێکەوە ڕێکارەکەیان جەبەجێ کرد. لا سلێمانی ڕاپەڕین و گەرمیان هەمان هەڵمەت بۆ جامڕەش مۆڵەتی بەسەرچوو ئۆتۆمبیلی بێسەرەتا دەستی پێکردووە بەڵام هەڵەبجە هاتنی ئەوانی بۆ ناو سنتەری شار بە یەکجاری قەدەغە کرد. سمکۆ سالار قایمقامی هەڵەبجە بە 964 وت بڕیارەکە لە ئەمڕۆ چۆتە بواری جەبەجێکردنەوە. ئەو ماتۆرسکیل و ئۆتۆمبیلانە دەگرێتەوە کە بێسەرەتان بەوانەشەوە کە پێشتر کۆدی ئاساییشیان بۆ کراوە بۆیان نییە بێنە ناو بازار بەڵام ئەو وتی بۆ بازگە و شوێنەکانی دیکەی پارێزگاکە ئاسایی هاتوچۆ بکەن بەو مەرجەی کە سەرپێچی ڕێنمایەکان نەکەن. دەرمان و فرۆشتنەکەی زۆرترین قسەی لەسەر دەکرێت لە هەرێم کەچی سیر لەوەیە دابینکردنی بۆ نەخۆشخانە حکومەکان یان دوا دەکەوێت یان بەردەوام کەم دەکات. زۆر جار لە سلێمانی باس لە نەبوونی دەرمان لە نەخۆشخانە حکومەکان دەکرێت بەڵام بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئەمە وای نەکردووە نەخۆشخانەکان پەکیان بکەوێت و دابخرێن. ڕۆژانە دەیان و سەدان هاوڵاتی کە تواناکەیان هەر ئەوەندەیە بۆ چارەسەر بچنە نەخۆشخانە حکومەکان بەڵام هەندێک جاریش بە ناچاری بۆ کڕینی دەرمان دەنێرێنە دەرەوە و ئەوە لەسەر دڵ و گیرفانیشیان قورس دەوەستێت. دکتۆر سەباح نەسردی بەڕێوەبەری گشتی تەندروستی بە 964 وت کێشەکە درێژخایەنە ئەوە 4 مانگی ئەم ساڵە نەماتوانیوە بەهۆی نەبوونی هەندێک دەرمان و پێداویستیەوە وەک پێویست چارەسەری سارد بکەن. وتیشی تازە ڕەزامەندی لەسەر دابینکردنی دەرمان و پێداویستەکانی ساڵی 2026 دراوە. کوردە حیاتەکە لە هەر کوێی دنیا بێت جێگەی دیارە وەک گوڵ خۆی دەردەخات. ئەوەتە لە ویلایەتی تەکساسی ئەمریکا ساڵانە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلان بەڕێوە دەچێت بۆ ئەم ساڵیش کوردی خۆمان شوێنێکی تایبەتی بۆ تەرخانکرا و کاڵا و کەلوپەل و خواردنی جۆراوجۆری تیادا نمایش کرا. لە ناجەمال کچێکی کووردە ماوەیە کە جێگری سەرۆکی ڕێکخراوی نێودەوڵەتی پەرلەمانی گەنجانی جیهانە سەرپەرشتی ئەو تیمەی کوردی لەو فستیڤاڵەدا کردو بە 964 وت. لا فێستیڤاڵەکە 30 وڵات بەشدار بوون و ئەوانیش بە کۆمەڵێک کەلوپەل و کاڵا و خواردنی کوردەواری یاپراخ و بریانی موشەکەل و شیرینی نایابی کوردی بەشداریان کردووە و نمایشیان کردووە. وتیشی بەهۆی تایبەتمەندیمان ژمارەیەکی زۆری ئامادەبووانی فستیڤاڵەکە لە چادری ئێمە کۆبوونەوە و شتەکانمان بوونە جێگەی سەرنجیان. سەرشتا ڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە هەواڵێکی دڵتەزێنە لە ڕاستیە گەنجێک بەهۆی دانانی موبەریدەوە گیانی لەدەستداوە لە قەزای خاڵس گەنجێک کە قوتابیە خەونەکەی ئەوەی کە تاقیکردنەوەکان کۆتایی پێبیهێنێ و چاوەڕێی پشووی هاوی نەهاتە دیبۆی بەداخەوە گیانی لەدەستداوە. ئەم گەنجە ئامۆزایەکی قسەی بۆ 964 کردووە دەڵێت هاتووەتەوە خەریکی گواستنەوەی موبەریدە و دانانی موبەریدە بووە بەهۆی گەرماوە بەڵام کە تاقی کردوێتەوە کارەبا گرتوێتی و دەست بەجێ گیانی لەدەست داوە. جا ئەم وەرزە ئیتر بەرە وەرزی هاوین و گەرما دەڕۆین خەڵک سەرکاتە سەری موبەریدە و بۆ فێنکەرەوە دایانێت ئەبێت ئاگداری خۆتان بن کە کارەبانەتان گرێ و تاقیکردنەوەکەی بە شێوازێ بکەن کە سەلامەت بن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.